بەڵێ ئازیزان سەبارەت بە قسەکردن لەبارەی کۆبوونەوەکەی دوێنێ سێ سەرۆکایەتێکە بە میوانداری زانە ڕۆستایی پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق. بەڵێ کاکزانە سەرەتامێ لێ و دەست پێ بکەم کە لە هەواڵەکەشدا وەکو ئاماژەمان پێکرد داوای دروستکردنی دۆخێکی گونجاو کراوە. ئەو دۆخە گونجاوە چیە کە لە بۆ بەختە و هەولێر لە کۆبوونەوەکەی دوێنێدا باس کراوە؟ زۆر سپاس. بسم الله الرحمن الرحیم. بێگومان کۆبوونەوەکەی دوێنێ شەو کۆبوونەوەکی زۆر گرنگ بوو. زۆربەی لایەنە سیاسەکان لە سەر ئاستی کەسی یەکەمیان بەشداری کۆبوونەوەکانیان کردبوو. من بە نوێنەرایەتی کۆمەڵی ئیسلامی بەشداریم کرد. لە کۆبوونەوەکەدا باس لەم هەڕەشە دەرەشیانەکرا کە ئەمڕۆ دێنە سەر عێراق ئەمەوا دەخوازێ کە یەکڕێزی ناوخۆی عێراقیەکان پتەوتر بکرێ بۆ ئەوەی بتوانین ڕووبەڕووی هەڕەشە دەرەچیەکان ببینەوە. لەو میانێدا بەڕێز کاک مەلا بەختیار باسی هەوڵەکانی لایەنە سیاسیەکانی کوردستانی کرد کە لە گفتوگۆدان بۆ ئەوی شاندێکی هاوبەش پێک بێنن ئەم شاندا بێت لە بەغدا گفتوگۆ بکە لەگەڵ لایەنی عێراقی و داوای کرد کە لایەنی عێراقی زەمینە سازی بکە بۆ گفتوگۆیەکی بەرهەمدار و ئێمە وەکو لایەنی کوردستانی حەز دەکەین و ڕەغبەتمان هەیە ئیرادەمان هەیە کە ئەم گفتوگۆوانە سەرکەوتوو بن. بۆیە لە خاڵی دێمی بەیاننامەکەی دوێنێ ئێوارە بەڕاشکایی باسەوە کراوە کە درێژە بدرێ بە گفتوگۆکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی گفتوگۆیەکی جددی و بەرپرسیارانە بۆ گەیشتن بە چارەسەر لەسەر سەرجەم دۆسێ هەڵواسراوەکانی نێوان هەرێم و بەغدا. بەڵێ کاکزانە ڕای بەرپرسانی بەغدا چییە لەسەر کێشەکانیان لەگەڵ هەرێم؟ بێگومان لە ڕابردوو جەمە لە لێدوان و بیرۆڕاکانی بەرپرسانی عێراقی بووە کە ڕای زیادزیا هەیە. ئێمە بەپێی دووری و نزیکی و دۆستایەتیان لە هەرێمی کوردستانەوە بیرۆڕاکانیان ئەگونجێ. هەر دوێنێ لە کۆبوونەوەی دوێنێ ئێوارە یەکێک لە بەرپرسانی حیزبی داوار ئیدانەی سەردانەکەی بەڕێز مەسعود بارزانی کرد بۆ تورکیا لەم ئانوساتە کە بە پێچەوانەی سیاسەتی دەرەوەی عێراق کاتێک کە عێراق لە گفتوگۆدا لە کێشەدا لەگەر وڵاتی تورکیا لەم حاڵەتەدا بەرپرسانی هەرێمی کوردستان چۆن دەبێت سەردانی ئەنقەرە بکەن. بەڵام وەڵامی بەوە درایەوە کە دەبێت ئەم تەنگژەی ئێستا هاتۆتە ئارا لەگەر وڵاتی تورکیا هان دەرمان بێ بۆ ئەوەی کێشەکانی بینی خۆمان چارەسەرکەین تاوەکو بەیەکەوە بە یەکڕێزی ڕوبەڕووی هەموو کێشەکان ببینەوە. لایەنی تریشەیە هەر پێشتریش بیرۆڕاکانی نەشاردۆتەوە کە هاندەرانە بووە، یعنی تەسعیدی بووە، هەوڵی داوە کە بیرۆڕای شەقامی عەرەبی بەرامبەر هەرێمی کوردستان بزوڵێ. باسییان لەوە کردووە کە هەرێمی کوردستان مافەکانی خەڵکی عێراق دەخوا، نەوتی عێراق دەبا. باسیەوەیان کردووە کە زیاد لە بەشی خۆیان بۆزیان بۆ دیاری کراوە. باسی جم و زۆڵە دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستان دەکرێت. لە هەمان کاتیشدا کۆمەڵێک لە بەرپرسی عێراقی هەیە کە دووربینانە مامەڵە لەگەر هەرێمی کوردستان دەکەن و ئەزانن کە ئەمەی کە لە واقع دەگوزارێت جیاوازە لەوەی کە لەناو لە ژیانی نەزەری باسیەکرێت بۆی پێویستە داخوازەکانی هەرێمی کوردستان و مەترسیەکانی هەرێمی کوردستانیش لە بەرچاو بگیرێ بێکەوە بگەینە چارەسەر لەسەری. بەڵێ کاکزانە ئەی ئێوە وەکو نوێنەرانی کورد چیتان وت بە بەرپرسانی عێراقی لە سەر کێشەکانی نێوان هەولێر و بەغدا؟ ئەوەی ئێمە باسمان کرد ئەوەیە کاتێک لایەنێکی دەرەچی دەتوانێت دەستوەر بداتە کاروباری ناوخۆ کە درز هەبێ لە ڕیزەکانمان. داوامە لەلایەنە عێراقیەکان کرد بێن ئەو کێشانە چارەسەرکەن کە بۆتە هۆی ئەوەی کە لایەنێکی عێراقی پەنا باتە بەردەرەوە داوای هاوکاری و پشتیوانی لێ بکە. ئێستا پێکهاتەی کورد لە عێراق هەست بە زۆرێک لە مەغدوری دەکا، پێکهاتەی سوننە لە عێراق هەست بە زۆرێک لە مەغدوری دەکا. کاتێک کە ئاوارە عەرەبەکانی سوننە لە ڕوومادی ڕێگان پێنادرێت لە پردی بزێبز بپەڕنەوە بۆ بەغا، ڕێگان پێنادرێت بێنە ناو بەغدا، بەڵام لە هەرێمی کوردستان و لە تورکیا ڕێگان پێدرێ. ئەمەوا لە هاوڵاتیشی عەرەبی سوننە ئەکا کە زۆر پەرۆشی نەبێت کاتێ سیادی عێراق تووشی پێشێرکردن دەبێت لەلایەن تورکیاوە، یان کاتێ هاوڵاتیشی کورد کە ئەبێنێ مامەڵەیەکی نادات پەروارەران لەن بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستان دەکرێت.
زۆر پەرۆشیەک ڕێزی خاچی عراق نابێ و خوازیاری ئەوەیە هەر ڕۆژێک زووتر بتوانێت دوورکەوێتەوە لە کێشەکانی عراق. ئەمە بەو شێوەیە گفتوگۆمان لەگەڵکردن و داوامان لێکردن مڕازعی سیاسەتی خۆیان بکەنەوە کە چەند ساڵە پیادەی دەکەن بەرامبەر تەواوی عراقیەکان بە ئەمر هەموو پێکاتەکان بۆ ئێمە بتوانین گوتارێکی نیشتیمانی هەمومان لەسەری کۆک بین. ئەو گوتارە تائیفیە کە ئێستا لە عراقەیە بە کەلشی ئەوە نایە کە حکمی عراقی پێ بکرێ. بۆچی بە کەڵکیەوە نایێت؟ گوتاری تایفی کە تەنها تعبیر لە بەرژەوەندەکانی تایفێک و داخوازیەکانی تایفێک و ئامانجەکانی تایفێک بکات ناتوانێت حکمی عراقێکی فرە پێک هاتە بکاکە لە مسلمان و نامسلمان و لە عەرەب و کورد و تورکمان و ئاشوری پێک هاتووە و لە مەزهەبی جیاجیا پێک هاتووە. ئێمە پێویستمان بە گوتارێکی نیشتیمانی هەیە کە هەمومان لەسەری کۆک بین. بەڵێ کاک زانا ئایا بەغدا بەجددی ئەوێت کێشەکانی لەگەڵ هەرێم چارەسەر بکات؟ بەغدا کێشەی زۆری هەیە، یعنی تەنانەت لە مامەڵەکردنیش لەگەر هەرێمی کوردستان حکوومەتی عراقی لە ژێر فشاری هەندێک هێز و گروپ و لایەنی سیاسی عراقیدا هەیە. ئێمە دوێنێش لە باسکردنی دۆسەی دەستێوەردانی تورکیا لە خاچی عراق باسی لەوە کرا با لێ بگەڕێن حکوومەت کاری خۆی بکە. بۆچی لەولا حیزبێک یان میلیشیایەک یان هێزێک زموزۆڵ بک لە شارع و خۆ پیشاندان بک و بەیاننامە دەرکات سەر لە حکوومەتیش بشێوێنێ. ئەم دۆسەیە با لێ گەڕێن بۆ حکوومەت و هەمومان پشتیوانی حکوومەت بکەین کارەکانی خۆی بکە. بەڵام تەنانەت لە دۆسەی پەیوەندیەکان نێوان هەرێم و بەغدا بەڵێ کاک زانا گوێت لێمە؟ بەڵێ کاک زانا هاوکات دوێنێ شەو لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمان کۆبوونەوەیەکی تر کراوە، زانیاریتان لەبارەی ئەو کۆبوونەوەیە چییە؟ بەڵێ دیارە پەیوەندیەکەمان نەما. زۆر سپاس بۆ زانا ڕۆستایی پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی عراق لە بەغداوە لەگەڵمان بوو. سپاس بۆ زانیاریەکە.